When I was here just a few weeks ago, and we were in another room, I think چەند هەفتەیەک لەمەوبەر من لێرە بووم لە کیەڤ لە کۆشکی سەرۆکایەتی ئۆکرانیا. زانیاریە هەواڵگریەکانمان ئاماژەیان بەوە دەکرد رووسیا لە چەند ڕۆژێکدا ئۆکرانیا داگیر دەکات و کیەڤ لە چەند کاتژمێرێکدا چۆک دادەدات. بەڵام ئازایەتی ئۆکرانیەکان کە شێرانە بەرگریان لە وڵاتەکەیان کرد و سەرکردایەتی تۆش بەڕێز ڤۆلۆدیمیر سەلماندی زانیاریە هەواڵگریەکانمان هەڵان. ئەوەی پوتن لە بوچاو ئێرپین ئەنجامیدا تاوانی جەنگە بۆ هەمیشەیی ناوبانگی پوتن و حکوومەتەکەشی ناشرین کرد. ئێستا رووسیا پاشەکشە دەکات بەڵام بە شێوەیەکی تاکتیکی و دەیەوێت گوشارەکان لەسەر دۆنباس زیاتر بکات. ئەم شەڕا داهاتووی ئۆکرانیای دیاری کرد. هەموو کارێک دەکەین بۆی لە ڕووی ئابووری بازرگانی و سەربازیەوە هاوکاریتان بکەین بۆ ئەوەی جارێکی دیکە ئۆکرانیا نەکەوێتەوە بەرهەڕەشە. لە هەمووی گرنگترەوەیە پوتن لە ئۆکرانیا شکست بهێنێت. have permanently polluted